لە میانەی هەفتەی هەژدە و کۆتایی خولی عێراق بۆ ئاستی خوار 21 ساڵان یانەی نەورۆز لەسەر یاریگای تایبەت بەخۆی لە ئێوارەیەکی ڕەمەزاندا میوانداری لە یانەی گەرمە کرد. یاریەکە بۆ نەورۆز زۆر چارەنووساز بوو، هەر لەگەڵ دەستپێکی یاریەکە ساند هەڵگورت گۆڵی یەکەم و پێشکەوتنی بۆ لاوانی نەورۆز تۆمار کرد. دوایم گۆڵە یانەی گەرمە هێرشەکانیان چڕ کردەوە تا ئەوەی گۆڵی یەکسانی بەدەست بێننەوە، بەڵام بێئەنجام بوون. نیوەی یەکەم بەو تاکە گۆڵە کۆتایی هات. لە نیوەی دووەم یانەی نەورۆز باشتر دەرکەوت، هێرشەکانیان دەست پێ کرد، نزیک بوون لەوەی گۆڵی دووەمیش تۆمار بکەن، بەڵام نەیانتوانی. لە کۆتاییدار بەو تاکە گۆڵە خوار 21 ساڵانی نەورۆز توانی یارێکە باتەوە و 3 خاڵی گرنگی بەدەستێنا. بەڕاستی شەوتی یەکەم ئێمە لە سەرەتاوە کە گۆڵمان تۆمار کرد نەختێ یاریزانەکان وا هەسیانە کرد کە ئەم تیپە یعنی وەکو چۆنەڵی تەسلیم بوون، بەڵام بە پێچەوانەوە ئەوان ڕەتفعلیان باشتر بوو، توانیان زۆرترین کات کۆنتترۆلی یاریگا بکەن. بەڵام سپاس بخوا شەوتی دووهم ئێمە توانیمان بینەوە کەشی یاریەکە و چەندین فەرسەمان بۆ هەڵکە و ئیستیغلالمان نەکرد. جۆرا و جۆرکردنی یاریمان یعنی ئەتوانم بڵێم لە چاو شەوتی یەکەما زۆر باشتر بوون. سپاس بخوا ئەوەی کە گرنگ بوو ئێمە خۆمان بگەینە قۆناغی داهاتوو، ئیشەڵا بۆ قۆناغی داهاتوش بەرنامە و پیلانێکی تردانین و چۆن بتوانین لەو قۆناغەش سەرکەوتن بەدەستبێنین ئینشاءڵڵا. واتە ئامانجەکەتان بەگەیشتن بە قۆناغی چارێکی کۆتایی نەهاتووە. مەبەستانە کە بۆ داهاتوو ئامانجی زیاترتانەیە؟ بەڵێ ینی بەدڵنیاییەوە ئێمە لە سەرەتاوە کە دەستمان کرد بە کارکردن تۆمەحمان هەبووکەوە زۆرترین مەودا بڕۆین لە خولی عێراقیە. سپاس بخوا ئەمەی کە ئێستا بەدەستمان هێناوە قۆناغی تێپەڕبوونە بۆ قۆناغی هەشت، ئیشەڵا لە قۆناغی هەشتیشە بەرنمەیەکی کە چامان لە ڕیزەکانی پێشەوە زیاتر ئیشەڵڵا. سەرتا بەنای خۆی گەورە بەخێراتنی کەناڵەکەتانەکەم سپاس بخوام ڕۆ بە هەوڵماندوو بوون یاریزانەکان و ستافی ڕایەنەران توانیمان 3 خاڵی یاریەکە بەدەست بین، بەو 3 خاڵی ئێمە سەرەکەوتین بۆ قۆناغی داهاتوو، بۆ قۆناغی هەشتی خولەکە. سپاس بخوا ئەو ئامانجەی کە هەمان بوو پێی گەشتین و ئینشاڵڵا بۆ قۆناغی داهاتووش هەوڵێین بە سەرکەوتن و کۆتایی پێبین. بەمبرنەوەیە یانەی نەورۆز خاڵەکانی بۆ 30 خاڵ بەرز کردەوە و لە پلەی سێمی ڕێزبەندیەکەی توانی گەیشتن بە قۆناغی چارەکی کۆتایی مسۆگەر بکات. بڕیارتەها کەناڵی پەیام سلێمانی.